سين. أوقاتان باش متابعان من محمد خليل مامۆستای ئینگلیزی لە ئەعدادی کوردستانی کوڕان هەروەها لە ئامادەی کۆمەلگای بارزی نمونەی ناحکومی خۆشحاڵ دەبم ئەو ساڵ ئەگەر بتوانین خزمەتی قوتابیان خۆشەویست بکەین سەبات بۆ دەرسی ئینگلیزی وەکو نمونە بابەتێکم عرض کردە لە وەڕێستان making suggestions یەکێ لە بابەتە سەرچیەکانی من هەستە لە یونیتی 1 ساڵانە پرسیاری لێ دێت بۆ شێوازی پرسیارەکانیش ئەوەی کۆنتڕۆڵ دەکرێت کە بتوانین لەگەڵ دەرسەکەمان گوێگربی. بەنسبەت making suggestions دوو بەشی سەرەکیە بابەت یەکەمیان how to make a suggestion چۆن پێشنیار دەکەیت چوار ڕێگات هەیە لە دوایوی accept یان refuse agree and disagree a suggestion بەنسبەت یاساکانت تەماشا بکە دوو یاسایان زۆر بایەخی پێبدا نیشانەی پرسیارت هەیە لەگەڵ وشەی پرس لە سەرەتایە why not لە دوای ئەو نۆتە لێرە بیست پێویستە what about لەوەی پێچەوانی why نۆتە بیست ناوێ بە هیچ جۆرێک یاخود ناوت پێویستە یان ناون phrase گرەی ناوی یاخود فرمانێک لە شێوازی ing کە هەمان ڕۆڵی ناونەکە دەجێڕێت یاسای سێمت نیشانەی پرسیارت نییە ئەوجارەی خاڵ لە کۆتایی بۆ وشەی پرسیشت نییە let's لەگەڵ I suggest جیاوازیان چیە لە هەردووچی بیست پێویستە let's base I suggest we یان you وشەی داد هەبی یان نا ئاساییە بە هەمان شێوە لێرە بیست پێویستە بەڵام جیاوازیەکەیان چیە لە let's هیچ پێویست نییە ڕاستەوخۆ بیست دەوێت let's go let's work let's start بەڵام لە I suggest پێویستە وشەی we یان you هەبێت دەبێتە subject لە بۆ فەرمانی دوای خۆی ئەو وشەی داد هەبی یان نا ئاساییە I suggest you yan me basically pێویستە وانە I suggest you talk with the dean or the manager I suggest we خۆتشی لەگەڵتن that start the work سەبەت بە accept یاخود agree یان بیکاتنا acceptance یان agreement ئەوانە هەمان مستەڵاحن لەو سێ دەستەواژە زیاتر بەکار مەهێنە کتێبت ئەو سێ ئاماژە پێ good idea, great idea, fantastic idea. لەبۆ شێ refuse بە شێ refuse-ەکەت ڕازی نەبوون یاخود ئەگەر کرابوو بە ناون refusal یاخود disagreement بابەتەکە نادۆڕێت ساڵێک لەو زانی بە حساب شێوەندینە بۆ تەڵبی ئەنجامدایە وشەی agree کرد don't agree don't agree هەمان disagree دووبارە سێ چەمکت هەیە لەو سێ زیاتر بەکارمێنە maybe not I'm not sure no I don't think so بابەتەکەت هەمووی تاوان دێت بەڵام لە شێوازی نوێ ئاگاداری بە دەکرێت داوات لێ بکە بە پێی کتێبت ئەگەر داوا بکاتن the simplest form which suggestion is the simplest form سادەترین شێوەیان کامەیە let's base بۆ نمونە let's go on a picnic زۆر بایخ پێدا the simplest form سادەترین شێوە لە تێمێچکە وازەکە دەڵێت I suggest is used in quite formal situation لە بارودۆخی تەواو فەرمی بەکاردێت I suggest شاید مەبەستی چ لە quite formal situation بۆ منە کاتێک لەگەڵ مدیر قسان بکەین لەگەڵ کۆمپانیایەک نامە بنووسی یاخود قسە بکەی پێویستە I suggest بەکاربێنین I suggest we یاخود I suggest you تێبنیشکە تێ دەڵێ let's include the speaker لە کاتی قسەکردن include واتە لە خۆ دەبێت واتە پێشنیار هەمان پێشنیار هەمان قسەکرد لە خۆ دەگرێت بۆ من کاتێک دەڵێ let's go واتە با ئێمە بچین واتە خۆتیشی لەگەڵا و گوێگرەکەشتی لەگەڵا بەڵام why not what about do not include the speaker قسەکرد لە خۆ نابێت پێشنیارە تەنیا لە بۆ گوێگر پێشنیار دەکەیت لە بۆ کەسی گوێگر پێویست ناکە خۆت بخەیتە ناو پێشنیارەکە بۆ منە کەسێک پێویستی بە ئیمتیحانە کە پێی دەڵێی why not study hard بۆ بەجددی ناخوێنی واتە تۆ ناخوێنی تەنیا قوتابیەکە یان گوێگرەکە دەخوێنێت یاخود کاتێک پێی دەڵێی what about drinking a glass of water
گلاسێک ئاو بخۆرەوە لە بۆ ئەوتە لە بۆ خۆتت نییە یاخود وای what about visiting the doctor لە I suggest ئەوەیان جیاوازە دەڵێ can be changed ئەوە دووسەرەیە ئەگەر بڵێ I suggest we لەو حاڵەتی includes the speaker واتە قسەکەر لە خۆ دەبێت چونکە وشیوی بەکارێنە واتە ئێمە بەڵام ئەگەر پێ بڵێ I suggest you تەنیا گوێگر بەکاردێت ئەوەیان doesn't include the speaker پێشنیار تەنیا لە بۆ گوێگرە ئەو شێوازە نوێی زۆر باخی پێبدە لە بۆ ساڵانی داهاتوو لە بۆ امتحاناتی وزاری ئەو شێوازانە زۆر دووبارن ئەوە لە شێوازەکەی پرسیاری نایەتی dash start the work with this local company زۆر زار قوتابی کێشی هەیە لە معنای وشەکان قەواعید سەتانەوەتی پێویستی بە معنا نییە بۆ من ئەو ڕستەی تەماشا بکە یاساکەی تەماشا بکە لە دوای بۆشایی لە دوای یاسایەکان بیست هەیە و لە کۆتاییشدا خاڵت هەیە کەواتە بە هیچ جۆرێک فاینۆڵ و وەتەباوت بەکارنایێت چونکە نیشانەی پرسیارت نییە لەوێ ئێستا لە بۆشایەکە یان لێتس بەکاردێت یان I suggest لە بۆ I suggest پێویستمان بەوی یان نیوە تەماش دەکەینیتە کەواتە بەبێ دوو دڵی وەڵامی ڕاست لەوێت چاڵ دەبژێری let's نمونە چی دیکەم هەردوو بەشە قەواعیدی پێکەوەی نایتەوە هەم بابەتی پێشنیارکردنەکە لەگەڵ وەڵامدانەوەکەی نووسیتی we say واتە دەردەبڕین دەڵێن we express دەکرێوەش بەکاربێتن express دەردەبڕین دەڵێن dash when we refuse to a suggestion لە بۆ refuse ئەو سێ خاڵی لە بەرچاو بووە واتە لە بۆشایی یەکەمت تەماشا بکە ئەو سێ چەمکەت هەبی why not لەوێ دانیمانە I don't think so هەیە maybe not هەروەها I am not sure هەر سێ دانەی تێ لە بۆشایی یەکەمێ واتە ئەی بە هیچ جۆرێک ڕاست نییە بەڵام ئەو سێ گومانی تێدا دێن بەشی دووەمی پرسیارەکە but when we dash ئەو جارەی ئەو بەشە قەواعیدانەی سەری هینایە when we dash we say good idea good idea لە حاڵەتێکە لە accept یاخود agree good idea بەڵام ئەگەر ئەو چەمکاندا refuse دەهات یاخود disagree دی ئێستا پێویستە بزانیت لە کام لە بەشە پرسیارەکان لەبەری ئەو لای وشەی ئەگریمان هەیە یان ئەکسپت ئەو لێرە هەمانە بەشی پێشەوەی ناگونجێت بەڵام لادایە ئەو سێ خوارێمایتەوە disagree ئەو شانە بەکار نایە هەروەها maybe not حاڵتە کەواتەوە ناگونجێت بە هیچ جۆرێک وەڵامی ڕاست سی دەکرێت بە شێوازی تر بێتتر پێشتر لە ئیمتحانێک دەکرێت بۆ نوعی بیت کەسێک بۆ منە بەناوی هەر کاروانیان دارێ وشی بکە لە ساڵ بزای بەکارات بوو چێشێکی دەبیتن لە پێشناری بۆ بکەیت بۆ منە I need a printer to make copies of the document. کسی بەرامبەری جوابی دایتەوە بڵێن ئەگەر ئەوی بکەینە ئەی ئەو بێتە بی نووسیتی داش کام لە وەستانە دەگونجێت لەگەڵی ئەی I suggest you photocopy them B why not using the fax machine and the fax C what about use the computer D let's working together. هەر چوارەیان یاساکانی تێدا چێش لە یاساکان نییە بەڵام تەماشای کە تەواوکەری یاساکان تەواوکە لەگەدا دەبینی ناگونجێت
why not پێویست بە بیسە لە why not ing بەکارهێنێ ئەوەیان ناگونجێ what about ing دەوێ یان ناوێت دەوێ لەگەڵ what about بیسی بەکارهێنێ کەواتەوەش ناگونجێ لە دوای let's بیست پێویستە کەچی فرمانی ing دانیانە بۆ هەمان شێوەش ناگونجێ یەک وەڵام دەبێتەوە کەڵام ڕاستەکەیتی I suggest you that هەبی یان نەبوتمان کێشەنیە بیسێکت پێویستە photocopy دەبێتە بیس then تاڵکەرەکەیتی کەواتە وەڵامی ڕاست لێرە دەبێتەوە بابەتەکە زۆر سادەیە و زۆریش گرنگە جێبایەخە هیوادارم لێن تێگەیشتە بە ئینشاڵڵا و دەمەوێت زیاتریشێ لە بەرزەمەکەی ئینشاڵڵا بێت بەدەستان و هەر پرسیارشتان هەبی لە هەر بابەتێک چ لە making suggestions یا لە بابەتەکانی کە ئینگلیزی چ قەواعید یا بەشاڕێدین و دیالۆگەکان هەروەها لە ئەپسۆش هیوادارم بتوانین لەو دەورەیە پێک بگەینەوە ئینشاڵڵا بۆ وەڵامدانەوەی هەموو پرسیارەکانتان سپاسی ئامادەبوونیشتان دەکەم